گەشتیاران کە بڵێن خواستیان هەیە بۆ دۆلارەوانی کە گەشت سەفەرەکەن بۆ دەروی عێراق ئەنی ئەتوانم بڵێم لە 100 خواستی دۆلاری عێراق پێک نایەنێ ینی نیسبەتێک ئەوەنگە زۆر نییە بابەتەکە ئەوە نییە کە ئێستا بەهای دۆلار لە بەرامبەر دینارە بەرز بۆتەوە بابەتێکی ترە پەیوەندی بە خودی بوعدە زاتیەکەی عێراق خۆیەتی پەیوەندی بە سیاسەتی نەختینەی و دارایی بانکی مرکزی خۆیەتی کە لە کۆمەڵی ئیجراعات و ڕێکاری پێشووترا سەرکەوتنی باشی بەدەستێنا و لە هەندێک ڕێکاریشە بڵێن تا ئێستا بڵێن هەنگاوی باشی نەبڕیەوە سەرکەوتنی بەدەستێنەوە ئەمانە وای کرۆکە دارایی شەکانی هەبێ بۆ نمونە لە ساڵی پارە بڕیار درا کە کۆی مامەڵە داراییەکانی دەرەوە بۆ حەجمی ئیسراداتی خارجی و حواڵی خارجی بە غەیری دۆلاری ئەمریکی بە دراوی تریش حواڵە بکرێت باشە واتە بەشێک لە حواڵەکان بکرێت بە دراوی تریش بۆ نمونە یۆرو ئەوروپی ڕێمێنبی سێنی درهەمی ئیماراتیەوەمانە تا ئێستا بانکی مرکزی لەم هەنگاوە ئەمە سەرکەوتوونە بۆ دووهەم پەیوەستە بە بڵێن وەستاندنی مەنەسەی ئەلکترۆنی ئەمە خۆی بۆ خۆیمەشە تەسیراتێکی هەیە پێشتر چونکە بانکەکانی عێراق هیچی نەبەسرا بۆ بە نیزامی سیۆفتی جیهانیەوە وای کردبوو ئەوە تۆ لە ڕێگایەک و حواڵی خارجی بە ئەنجام بگەێنە مەنەسەیەکیان دامەزرانە بۆ هەر بازرگانێک کە ئەویست حواڵە بکە پەیوەندی بە بانقێکەوە کرد لەم بانقەیە ڕێک داخلی ئەم سیستەمی مەنەسە ئەلکترۆنیە ئەبوو ئەنجای توانی حواڵی خارجی بە ئەنجام بگەێنە بەڵام تاسە نزیکەی 7 بانک لەسەر ئاسیا عێراق بەسراونەتەوە بە نیزامی سیۆفتی جیهانیەوە لە ڕێگای سیتی بانکی ئەمریکا توان حواڵی خارجی بە ئەنجام بگەێنن بەڵام ئەم 7 بانکە پێم وانە کە بتوانێت ئیکتیفای ذاتی هەمووی عێراق بکات بتوانێت خواستی هەموو بازرگانەکان بکاتەوە چونکە بەڕاستی حەجمی حواڵی خارجی زۆرە خەبارەکەی زۆرە ئەنی تقریبا ساڵانە زیاتر لە 50 ملیار دلار ئیتر بەڕاستی من پێم وایە کە 7 بانک ناتوانێت لەبەرەوە من پێم وابوو تۆزێک زوو بوو بۆ ئەوەی کە مەنەسە ئەلکترۆنیان وەستان ئەبووایە بە تەواوەتی بەشێکی زۆر لە بانکەکان ڕبط کرایانەتەوە بە سیستەمی سیۆفتی جیهانیەوە یان بۆ منە لە ڕێگای سیتی بانکەوە زۆربەی زۆری بانکان توان حواڵە بەنجام بگەێنن ئەمانە تا ئاسێک تەسیری هەبووە دوایەوە لە ماوەی ڕابردووشە تا ئاسێ خستنە ڕووی دۆلار بە کاش کەمی کرد هەڵبەت کە ئەمڕۆ باش بوو ئەمڕۆ خەباری خستنە ڕوو زیادی کرد هەر بە نەقتی تقریبا 29 ملیۆن و 970 دلار بوو باش بووە بەهێنا بەڕاستی خواستێکی ناسروشی لەسەر بازار هەیە دڵنیایەکەی ئەمانێ وای کردووە جینا من پێم وانە بۆ گەشتیاران ینی خەبارێکی ئەوەندە گەورە بە ڕاستە تا ئاستێک حەجمەکەی پڕکاتەوە چونکە ئەم مەوسمی سەفەرە باشە خواستێکی زۆر لەسەر دۆلار و ینی بڵێ هەندێک لە دراوی بیانی هەیە باشە بەڵام ئەوەندە نییە کە زۆر تاسیرا لەسەر خۆی بازارەکان دروستکات مانگرتن لەسەر پلتفۆرمی ئەلکترۆنی کارگەری لەسەر ئایندەی دۆلار و دینار دروست دەکات چونکە هۆشداری دراوە لەوەی کە ئەمڕۆ ئەم مانگرتنە دەست پێ نا ئەمەی کۆمپانیەکانی ئەڵگۆڕی عێراقا ینی ئەمانەیان دەکە بەڕاستی بەس بەشەکانمانیان گرتووە تەمە نەزانین چۆن بایم شتێ لە بیرمانەس بەخۆم من پێشتیشم قسەم کردووە بەڕاستی ئێستا نزیکە زیاتر لە 1200 کۆمپانیا ئەڵگۆڕی دراوە هەیە لە هەرێمی کورسان زیاتر لە 2500 کۆمپانیا ئەڵگۆڕی دراوە ئەمانە هەندێکان دەمجیان کردو هەچەند ئیجراتەکانیان تەواو نەبووە ئەمە نزیکەی 400 تا 500 کۆمپانیاکە بەڕاستی من پێم وانە بانکی مرکزی بتوانێت بە خستە ڕووی دۆلار بە کاش بە 20 تا 25 ملیۆن تا 50 ملیۆن دۆلاریش بتوانێت خواستی هەموو ئەم کۆمپانیانە پڕکاتەوە خۆ ئەگە دووریش بخرێنەوە لە لیستی پێدانی دۆلار ئەمە خواستیان لەسەر دۆلار هەر ئەبێتە دەوڵاتی خۆیان ئەکەن بازرگانی خۆیان هەر ئەکەن ڕاستە ئەمە کاریگەریەکی زۆر هەنی زۆرە بێ بۆیە من پێم وایە ئەمە بانکی مرکزی ئەوێت ینی ئەم حەجم و قورسایە بجێزێتەوە بۆ بانکەکان تەمان ئەو ڕیفۆرمەی کە بڵێن دەسترا لە سیستەمی بانکی لەلایەن بانکی مرکزی عێراقیەوە لە ساڵی بڵێن 2002 لە کۆتایی ساڵی 2002 ئەوێ کۆی ترانزاکشنەکان کۆی مامەڵە دەرێکیەکان و ناوخۆیەکان عێراق هەر هەموو لە ڕێگای بانکەوە بکرێت باشە بەڵام ئێمە واقعێک هەیە با بزانین ینی بەڕاستی لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا بەتایبەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستە سیستەمی بانکی تەبەنی کراوە ڕاستە زۆربەی زۆری مامەڵەکان لە ڕێگای بانکەوە بەڵام لە بەرامبەریشە بازارەکانی ئەڵگۆڕی دراوە ئەوە لە دوبەی ئەیبینی کە لە سیستەمی بانکیات چەند پێشکەوتووە بازاری ئەڵگۆڕی دراویشە ئێران یەکێکە لەو وڵاتانی کە لە سیستەمی بانکیە لەو پەڕی پێشکەوتووە بەڕاستی بەڵام لەگەڵەوەشەوە تاکاکە بازاری تاران هەیە وەنەدا لە تورکیا بازاری ئەڵگۆڕی دراو هەیە و کۆمپانی ئەڵگۆڕی درا و سەراف و ئەمانە هەیە و بە هەمان شێوە عێراقیش لەبەرەوە ناتوانرێ بەڕاستی حەجم و قورسایی بازارەکانی ئەڵگۆڕی دراو کەم بکرێتەوە ئەم قورسایە بجێزێتەوە بۆ بانکەکان چونکە من پێم وانە بانکەکان بتوانن تەحملی ئەم هەموو قورساییە بکەن باشە چونکە بەڕاستی بانکشەیە ڕاستە ئێستا بۆ منە کارتی ئەلکترۆنی هەیە کارتی زیرەکیە بەڵام ئایا خەباری کۆستۆمەرەکانیان چەنە ئایا ئەتوانێت خواستی هەموو گەشتیارە پڕکاتەوە بۆ دەرەوە بۆ هەموو کەسێک کارتێکی زیرەکی پێبات لەبەرەوە ئەمانە جارێ بۆ عێراق من پێم وابێ هەنگاوی ماوە بەڕاستی ماوێتی بۆیە ئەگەر ئامانجەکە ئەوە بێت کە قورسایی بازارەکانی ئاڵوگۆڕی دراو کەم بکرێنەوە ئەو قورسایە بجێزرێتەوە بۆ بانکەکان من پێم وانێ لە ئێستادا هەموو بانکان بتوانن هەنی تەحملی ئەو هەموو قورسایە بکەن و بازاری ئاڵوگۆڕی درا شەر ببینێنێ بەرماوەی چەند ڕۆژێکە نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بەرزبوونەوەی بەخۆی دەبینێ بەم دۆخانی کە ئێستا
ئێستا لە نێوان کۆمپانیاک دوکان و کۆمپانیەکانی ئەلگۆریدرا و بانکی مرکزیشەوە تۆ ئەمڕۆ باست کرد کە خستنەڕێکی باشیش لەلایەن بانکی مرکزیەوە هەبووە پێشبینی دەکرێت دۆلار بگاتە 160 و لەگەڵیدا کەلوپەل و پێداویستەکانی تر لەناو بازاردا بەرز بێتەوە والله ناتوانین دڵنیایەوە بی بەڵام لەبەر ئەوەی ئەمە پەیوەندی بە هەلومەرجێکی دەرەکیەوە نیە پەیوەندی بە دۆخی سیاسیەوە نیە پەیوەندی بە دۆخی ئابووری عێراقەوە نیە تەنها پەیوەستە بە سیاسەتی نەقدی بانکی مرکزی خۆیەوە من پێم وایە بانکی مرکزیەتە سەرخەت و ڕێکار و ئیجراعاتی باشترە گرێتە بەر بۆ کۆنتڕۆڵکردنی بازاڕەکان ئەمە یەکە وە لەلایەک ترەوە لە ڕووی تەکنیکیشەوە سەریکەی من پێم وایە بۆ دۆلار 149 تێپەڕێنێت باشە ڕەنگە 150 تێپەڕێنێ و لەسەر 150 زیاتریش بەرز بێت و واش دەرچوو وەم پێم وایە ئەگەری تۆزێ زیاتر بەرزبوونەوەشی هەیە بەڵام لەبەر ئەوەی بۆدەکە بۆ عێکی مەوزوعی نیە پەیوەندی بە فشارەکانی ئەمریکاوە نیە بۆ سەر بانکی مرکزی عێراقی تەنها ئیجراعاتەکان ناوخۆین من پێم وایە بێت چارەسەرێکی و ئاماجی بانکی مرکزیشەوەیە کە ئەبێ بەهای دۆلار لە خوار 150 بێت لە زۆنی 140 بێت